لە کۆتاڕۆژی ساڵی 2025 دا ڕووداوێکی سەختی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە ڕوویدا کە تێیدا 4 کەس گیانیان لەدەستدا کەسیان لەوان دایک و باوکێ و کوڕێکیان بوون. لەسەر هەمان ڕێگادا دوێنێ ڕووداوێشتری سەختی هاتوچۆ ڕوویدا کە تێیدا 3 کەس گیانی لەدەستدا کە دوو برا و زاوای یەکێک لە براکان بوو. ئەمان ڕێگای نێوان دوکان کۆیە و بەهۆی ئەوەی کە بارهەڵگرێکی زۆر بەم ڕێگایەدا هاتوچۆ دەکات ڕووداوێکی زۆری هاتوچۆ لەم ڕێگایەدا ڕوودەدات و ئەمەش هاوڵاتیانی کۆی نیگەران کردووە وەک خۆیان دەڵێن بەترسەوە هاتوچۆ بەسەر ئەم ڕێگایەدا دەکەن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە لە سەرەتای ساڵی 2025ەوە تا ئەمڕۆ کە ناوەڕاستی ساڵی 2026ە 33 ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایەدا ڕووی داوە کە تێیدا 16 کەس گیانیان لەدەستداوە و 36 کەسی تریش بریندار بوون. لەگەڵ بەڕێز تارێق حەیدەری قایمقامی قەزای کۆیە لەسەر مەترسی و چارەسەری ئەم ڕێگایە گفتگۆ دەکەین. هاوڵاتیان زۆر گلەی دەکەن لە کوێ دەڵێن ژمارەی زۆر بەرهەڵگر هاتووەوە ڕێگای دەشتی کوێ و هۆکارێکن بۆ زۆربوون و ڕووداوەکانی هاتوچۆ. ئێوە لەسەر ئەمە دەڵێن چی دابەشکاری هاتوچۆ بۆ ئۆتۆمبیل لە بارهەڵگرەکان هەر بەردەوامە؟ ئەمە لەسەر ئەو دابەشکاری کە هەیە خۆت وەکو ڕاگەیاندنکار حەزەکەم سەردانی ڕێگاکانی تریشکەی ڕێگای دۆڵسماخۆڵی ڕێگای سکتان هیران شەخلاوە ڕێگای بالیسانیش سەیریشی بکە و تەختیەکی ئەلامی بکە بۆ بابەتەکە بۆی ڕاستی بابەتەکەت بۆ دەرکەوێت هەتاوەکو ئێستا دابەشکاریکە کراوە هاتوچۆ قەڵەباڵێکی زۆر لەسەر ڕێگای سماخۆلیشە کە بەردەوام ڕەنگە ئاگادار نەبی هاوڵاتیان لەوێش گلەی ئەوە دەکەن کە قەڵەباڵگێکە زۆر لەسەر ئەوەیە و ئەو دابەشکاریش کە هەیە بەڕاستی هەندێک جار هەر خۆڕسکانە وایە بۆ نمونە هاوڵاتیەک لە ڕانیەوە بچێتە هەولێر تەبیعی نایەتەوە کۆیە بە دۆڵی سماخۆڵی بە ئەودا باشترە لە ڕانیەوە بچێتە سۆران و ئەو شوێنانە بە دۆڵی بالیساندا دەڕوات لەبەرەوە بەڕاستی دابەشکاریەکە هەروە خۆیەتی بەڵام بەڕاستی هەموو شەو هاتوچۆیەکێک ئێزگار زۆرە ئەو ڕێگانێش کە لە کوردستان هەیە خۆ دەزانی هەموو ڕێگای تاکساییدا لە هەموو لایەکەوە سەیرەکەی لۆدەشی زۆر لەسەر ڕێگاکان هەیە ئەنی بەڕاستی بەداغی شەوەکە دەبینین ئەو قوربانیانە کە بەردەوام لە ڕێگایانی کوردستان هەیە و بڕۆکە خۆش دەبینی وەکو ڕاگەاندنکار لە هەموو شوێنیشی کوردستان ڕێگاکی خۆی لاونی ناو ڕێگای مەرگ وەوی ئەو فترێش ئێمە خەریک بووینە بەڕاستی هەوڵێکی زۆرمانداوە بۆی کار ئاسانی هاتوچۆ باشتر بێت ئەو تونێڵی کە لە باداوان هەیە هەوڵمانداوە بینە هەوامان بۆی ڕێگەی نێوان سلێمانی بۆ کۆیە وەکو شاریش کوێش وەکو شار لاچەب نەکرێت لەگەڵ ئەو حادیسە و ڕووداوانش کە بەڕاستی کە دەبینی جار زۆر بووە ئێمە بەردەوام نووسرامان کردووە کە کامیڕەی هاتوچۆ کامیڕەی خاڵ بۆ خاڵ لە ڕێگەی دەشتی کۆش دامەدرێت لە بینی کوێ دوکانیش بۆی کە قوربانیەکان کەم بکرێتەوە وها لێرە شەوەداوە لە هاوڵاتیانی بەڕێز دەکەم کە بەڕاستی پابەندی ڕێنمایەکان بن ئاگیان لە سەلامەتی گیانی خۆیان بێت بەڕاستی خێراییەکان کەم بکرێتەوە کە ڕەنگە زۆریکیش لەو کارە ساتانی کە ڕوودات ڕاستە خراپی ڕێگا هەیە بەڵام بەڕاستی پابندبوونی شۆفێریش بە ڕێنمایەکان بەکەمکردنەوەی خێرایی کاریگەریی زۆری دەبێت کە قوربانیەکان کەم بکرێتەوە. حاکم لە ئێستادا چارەسەری خێراتیە بۆی ڕووداوی وەگەوەی دوێنێ ڕوویدا دووبارە نەبێتەوە. من ئەوڕۆکە هەر چەند جاریش کتابم کردو ئەو ڕۆژ نووسراوێکی تازە دەکەین وێنەکەشی بە جەنابتان دەدەین داوامان کردو لە ڕێگەی دەشتی کۆیە کامیرەی خاڵ بۆ خاڵ دامدرێت بۆی ئەو سرعەتەکەم بکرێتەوە و لە هەوڵیش داینێکەوە دیسان جاریشکە عادە نەزەر بە بابەتی تەوزیعی هاتوچۆ بکەین ئێستا بۆ نمونە تانکەرەکان کە دێن بە بەتاڵی بە کۆیدا و بەپڕی بە سماخۆڵیدا و تانکەری تری غاز و چیمەنتۆ ئەو بابەتانش بە هەمان شێوە جاریشکە عادە نەزەری پێدا بکەینەوە بزانین تەوازونێک لە بینی ڕێگاکان ڕابگرین بەڵام من وەکو پێم وتی بە هەموو ڕێگاکانی کوردستان سیرکە هەمووی لۆدێکی زۆری لەسرە هەنی ڕەنگە لە دۆڵی سماخۆڵیش هاوڵاتی گلەی بکە کە قەرەباڵغەکە لەوێ زۆرە لە بالیسان هەر واتر لە سکتانی ایران بەڕاستی هەموو ڕێگاکان ڕێگای تاکسایدن و بار هەڵگر و سارە و ئۆتۆمبیلیش لەو هەرێمە لەو کوردستانی ئەگزار زۆر بووە لەبەرەوە لە هەر شوێنێکەچی کە بەڕاستی قەڵەباڵغەکە زۆرە. حاکم لە ماوەی ڕابردوودا وەزیراوەدانکردنەوە کوتی لە دیزاینکردنی داین بۆ ڕێگای بۆی ڕێگای دوکان کۆی بکەین بە دوو سایت ئەم بابەتە بە شۆ گەیشتەوە. ئێستا خەریکی دیزاینکردنەکەن و هەر ئێمە لەو 1-2 هەفتەیە کە لای جەنابیان بووین هەم لەسەر ئەو ڕێگایە و هەم لەسەر تونێلی هەوابانیش کە تونێلی باداوان وازی لێ هەندراوە دێتە هەواوان ئێستا ئەوانیش کۆمپانیا گەردنی خەریکی دراسی ئەو بابەتەیە.